سڵاوتان لێبێت 25 ساڵ لەمەوبەر لە پشتی منەوە کە بینایی پارێزگای هەولێرە ئەو بینایە بەدەست کوردەوە نەبوو وە کوردێکش نەی دەتوانی دەسەڵات بگرێتە دەست 25 ساڵ لەمەوبەر دەسەڵات بەدەست ڕژێمێکەوە بوو کە بە هەموو شێوەیەک تاوانی بەرامبەر کورد ئەنجام دەدا بۆیە کورد لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا لە شاخەوە داوەزی و لەگەڵ هاوڵاتیانی شار و شارچکەکانی هەرێمی کوردستاندا ڕاپەڕین کۆمەڵێک ئامانجیان هەبوو ئاواتیان هەبوو ئومێدیان هەبوو بۆیە ڕاپەڕین دەیانویست ئازاد بن و کوردستان بەسەر بەخۆی بێت خۆیان دەسەڵات بگرن بەدەست کورد خۆی خاوەنی خۆی بێت و ڕزگاری بێت لەو ستەم و لەو تاوانەنی بەرامبەریان ئەنجام دەدرا نەتەوەی کورد یەک دنیا ئاواتی هەبووە ئێمە لەم بەرنامەیەدا لە هاوڵاتیانە پرسین تا چەند ڕاپەڕینی ساڵی 1991 ئامانجەکانی خۆی پێکا ئەو ئاواتانی لە دڵی هاوڵاتیان بوو هات بەدی لەگەڵمانە بن ئێمە لە هاوڵاتیانە پرسین بزانین هاوڵاتیان ئەڵێن چی بەدیهات تا ڕادەیەک بەڵام مال ئەسف لە تاڵیان نا نعم بەبیر نایە بەبیر نایە ناوتوێکت بیر نایە چیمان لە بیرماوە لە وڵاتە ڕاپەڕینەکەی و لێرە بیریت بیرت نایە ئەو ئامانجانە تقریبا هەتا عەدەکی تاک هاتە دی بەخۆی کەی نێوان هەمویان بوونیە کورد هەینە دێتە دی ئەم ڕاپەڕینە بێتە زەمی خۆشکەرێک و هاندەرشتەوە کە بێتە پێشکەوتنێکی گۆڕانکارێکی گەورە دروست بکات والله هەموو شتەکە دەجێ الحەمدولله الحەن زۆر خۆشە واتە لە سماکەمەلا الحەمدولله الحەن زۆر خۆشە و ڕاپەڕینەوە هەردوو بەس ژیانێکی خۆشەوە بەڕێوە دەبێ و سەربەستی بڕۆ حەز دەکەی لێرە بڕۆ زاخۆی کێ دەرێوە مەکە بڕۆ چێوەی دەڕۆی بڕۆ کەس بە ئەسێت چ لە گۆڕ هەیە هیچ بە عەز نەما و ئان بە سەربەستی وا دەژی خلاص بەر لە 25 ساڵدایان گوت وس بێدەنگ ئەم کورسیش گوێ هەیە وا بوو وەرێ وایە ئێستا وا نەما نەما ئەلان سەربەستی سەر بخۆی ئەلان بەدیهات تا ڕادەیەک بەڵام مال ئەسف لە تاڵیان نا گۆڕەچیان لەو لێدا هەموو ئاوات و ئامانجی ئەو میلەتیان هەموو بردە ناو ئەو گۆڕە و خۆڵیان بەسەدا کرد و نازانێت هەتا کەنجینەوە هەیە واتە خەڵک بەرێ پێی خۆش بوو یەک بابی خۆم زیندان سیاسی و لە ئەبوو غرێب 5 ساڵان حکم درا لە ئەبوو غرێب بەڵام ئێستا کاتێک زروفەچی وا دەبینی ئەو گەندەڵکارانەکەوە گەندەڵی دەکەن و حەقی میلەت نادەن بەڕاستی خەڵکە بێزارە لە وەزعی ئەو ئامانجانە تقریبا هەتا عەدەکی تاک هاتە دی بەڵام ئێستا کە بابرین لە بەرپرسەکان و لە هەندە شت هەیە ناڕەوا دەبینی بابرین لە ڕووی گەندەڵی کە هەموو لەسەرەوە هەتا خوارێ هەمووی دەزانێت ئەو گەندەڵیە هەیە ئیدی ئەوەش دەبی بەخۆی دابستەوە حکوومەت خۆی بەخۆی دابستەوە لەو ئەو گەندەڵیانە تا بکاتن هەتاوەکو خەڵکیش متمانەی زیاتر بە حکوومەتەکەی بکات بەخوای سەتاسی هاتە دی ئەوی دی ناتە دی سەتاسی بەس باشە بۆ سەتاسی هۆکار چی ئەو 25 ساڵی بەسەرا تێپەڕی هۆکار لەوانەدی بپرسە من نازان برێم چییە وەکو وڵاتەیەک چۆنەی بینی بەخوای باش خراپ مەبەستم هۆکارەکەی چۆنە بینی وڵای هۆکارەکەی برێم چۆنە ینی نازان برێم چی ئێستا کوی برێ خراپە کوی برێ خراپە باشە تا چەند ئومێد بۆ هەیە کە ئەو 170 تر بێتە دی بەخۆی کەی نێوان هەمویان بوونیە کورد هەینە دێتە دی مەبەستە لایەنە سیاسەکانە ببن بە یەک بەری ئەوان کەی نێوان بوونیە کەینی هەمووی دێتە دی بەس مستعیلە بێنێ بیتە دی ئومێدی تۆ ئەوەیە کە ئەو لایەنە سیاسانە ببن بە یەک ئەوەیە هەمویان ببنێ یەک تێدەگەی کە ئەوان ببنێ یەک هەموو شتێک عەل دەبی بەس کە نەبنێ یەک هیچ شتێک عەل نابی نەوەتویەکە کاتێک و بەڕاستی ینی لە ناخی هەمومانە هەموو ڕۆژانە حەخۆیە بێتە هاندەرێک بۆی بەڕاستی ئەو پێداچوونەوە بەلایانی سیاسی و کۆمەڵایەتی و یادە ڕاپەڕین بێتە هۆیەک بەڕاستی لە بێتە هۆی ئەوەی کە کوردستان بە شێوەیە کە ئەو تەجروبە ئەو خواستە ئەو ئاواتێکە ئێمە بۆی ڕاپەڕین و ئەو ئامانجەکە دەماویست ئەو ئامانجەیە بێتە دی و هەموو بەسای خۆمان ببینی و باینندەیەکی گەشت بۆ خەومان دەستەبەر بکرێت باش بەڕای تۆ وەکو تاکێکی ئەم هەرێمە ئەو ئامانجۆ ئاواتانی کە لە نەوتویەک لە ناخی هاوڵاتیان بوو لە مێشکی هاوڵاتیان بوو لە مێشکی پێشمەرگەکان بوو
تا چەند هاتووەتە دی کە ئێستا 25 ساڵی بەسەرا تێپەڕیوە. بەداخەوە دوای 25 ساڵ ئێستا کە دەبینین لە واقعی کوردستاندا زۆر فەرقی هەیە لەگەڵ ئاوات و ئامانجە و ئەو خەبات و تێکۆشانێک کە میلەتی کورد بە گەورە بچووکەوە بە هەموو قۆناغەکانەوە کە بۆی تێکۆشا بەداخەوە تا ئێستا نهاتوو دەری هیوادارین ئەم ڕاپەڕینە بێتە زەمی خۆشکەرێک و هاندەرشتەوە و کە بێتە پێشکەوتنێکی گۆڕانکاریی گەورە دروست بکات. کاتەکەەوە سەقافەت لە بندیواری بکەوی کتاب لە بندیواری بکەی و قۆندەرە ناو جامخانەی بفرۆشێ بۆی ئومێد هەبی بڕۆ تەماشاکەم عرض دەکرێت قۆندەرە ناو جامخانەی کتاب لە بندیواری دەفرۆشێت تەسووری کتابەکان بکەن. دووبارە سڵاوتان لێبێت لە پاش 25 ساڵ تێپەڕبوون بەسەر ڕاپەڕینی ساڵی 1991 دا و ڕوخانی ڕژێمی بەعس لە هەرێمی کوردستان واتە ئەو ڕژێمە لەوێ نەما و کورد حکمی کردە دەست. بەڵام هێشتا ئازادی ڕۆژنامەگەری بە تەواوەتی بەدەست نهاتووە چونکە ئێمە وەکو ئەو دیمەنانی کە بینیتان من و هەواڵی وێنەگرم ڕێگریمان لێکرا لە نزیک قەڵای شاری هەولێر بۆی کە وێنە بگرین ڕای هاوڵاتیان بە ئازادی وەرگرین بزانی ئەوان چی ئەڵێن. لەلایەن پۆلیسی شاری هەولێرە وەکو بینیتان ڕێگریمان لێکرا بەڵام ئێمە بەردەوامین ئێستا ناچارین لە شەقامی ئیسکان ڕای هاوڵاتیان زیاتر وەرگرین بزانین ئەوان بە ئازادی ڕای خۆیان بڵێن کە ئەو ئامانجانی لە ساڵی 91 لە ڕاپەڕینەکەدا هەیان بوو ئێستا تا چەند هاتووەتە دی لەگەڵمانە بەردەوام بن. 91 بیردێ؟ ناوەڵی دونیۆ بەبیر نایەتەوە زۆڕم بەبیردێ واتە ڕاپەڕینەکەی هەولێرت بیر نایە؟ چێ لە بیرمە برا دونێمان لە بیر نەمایە ئەجا ئەو ڕۆکە چمان لە بیرمە. باشە با بڵێن گەلی کورد لەگەڵ پێشمەرگەکانە باشە لەگەڵ سەرکردە سیاسەکانە با گشتی هەمویان کۆمەڵێک ئامانجانە بوو بۆ ڕاپەڕینە باشە تا بۆی ڕاپەڕن بەڕای تۆ ئامانجانی کە ئەو ساوای ڕاپەڕین ئێستا تۆ بەستی بوو لۆ خۆی ئەوە ڕاپەڕینەکەی کرد و احتیادیە گەیشتە ئامانجی خۆی ئەوەی ئێستا و ئامانجانە هەمووی هاتووەتە دی هاتیە دنۆ ناتێت لەوە زیاتر چبی هەرەوە دەبێتن باش ئێستا بەشێک لە وڵاتیان یانوت سەتاسی هاتووەتە دی بۆچی واڵێن؟ وەڵی ئەوە هەرکەس و زۆر خۆیتی هەرکەس و بەت پێ ناسەی خۆی دەتانی قسە بکات هەرکەس و بە جۆرەی فکری خۆیتی واتە بەڕای وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە کە کوردی ئەڵی هەموو ئامانجەکان هاتووەتە دیەوەی کە لە ساڵی 1991 بووی ڕاپەڕین وایە؟ وایە بزەبن هاتیتە دی وەڵی وابزانام هیچ ناتیتە دی هیچ شتێک نەبووە هیچ باشتر نەبووە ناوەڵی هیچ شتێک نەبووە سکووە ئێستا خەڵکە زۆر بێزارە. باشە هۆکار چییە کە 25 ساڵ تێپەڕی و هیچ ناتوەتە دی؟ وەڵی ئەوە خۆ دەزانێت گەندەلیەوە زۆر تەسیری لەسەرەیە. ئەی ئومێدت چییە؟ واتە تۆ ئومێدێک باش دەبێت بەز زەحمەتیشە گەر وا بڕوا خراپترە بێ باشتر نابێ. سپاس. ئەی تۆ وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە بەڕای تۆ تا چەند ئامانجەکان هاتووەتە دی باشە ئەو هەدەفانەی کە با بڵێن کورد لەگەڵ هێزی پێشمەرگایە ئیتفاقیان بۆ کە ڕاپەڕین 25 ساڵ تێپەڕی تا چەند ئەو ئامانجانە هاتوونەتە دی ئێستا؟ وەڵا هیچ شتێک نهاتە دی هەروەشی خۆیتی خراپترە باشتر نییە. ستا من پار ئەو وەختەی کوڕەکانم گەنجم پێیانم دەگوتم گوت بە حیاتی ئەو شارەی بەجێنێلن ئێستا دوسێ مانگ پێش ئێستا پێیانم گوتم هەتا پێتان بکرێ بڕۆن لە خۆتان ڕزگار کە لێرە وەکو باوکێک بە کوڕەکانت و تۆ ئێرە بەجێ بێڵن؟ ئارێ وەڵا تازەمە حیات مافەوتا من ئەمرم 45 ساڵە چ خۆشم نەیتێ لە وڵاتەی یعنی پاشی و پاشیوەی
2 ساڵ خۆشیە 10 ساڵ ناخۆشیە یە منداڵەکەم لۆ چیم بی باوان بڕۆن لە خۆیان ژیانی خۆیان بینن تو ئومێدێکت نەماوەی کە لە داهاتووە چارەسەر بێت ناوەڵڵا هیچ باشتر نابی ئەی دێ لەوەی خراپتر دەبی ملەت مسەقف نییە مەسوولەکانیش هیچ شێکیان ئەوە نین هەموو گەندەڵن زۆر سپاس بۆت ئەتبینم زۆر تەلەڤیزیۆن ئەتبینم لە هەموو ئەتبینم بنەو بازاری ناو زێرنگەران ئەتبینم سپاس ئێمە بۆ خزمەتی سپاس نا بەخۆی تەناکەتان زۆر خۆشە بەڕاست یعنی ئیسفادەی دەکاتن لێتان کەناڵەکەتان زۆر خۆشانی ڕاستەخۆیە زۆر سپاس بۆیەوە ئێمە لە خزمەتی ئێوەین ناکەم ڕاپەڕینی بیر بێت وایە بۆیان باس کردم بۆیان باس کرد بەڵێ باشە وەکۆی کە لە مێژووە باسییان بۆ کرد بێتی ئەو کاتە کۆمەڵێک ئامانجە بووە بەڕای تۆ ئامانجانە هاتوونە دەدی ئێستا نەخێر بڕوا بکات هەتاوەکو 40 ساڵ دیش نایەتە دی 40 ساڵی تر 40 ساڵ دیش نایەتە دی ئەم شێوڕوا نیو سال جارێک نیم و چە بدەن بەڕاستی ئەو مەسوول بەرپرسانمان یعنی لەژێر پارەدا سڕ بوونا بەڕاستی ئەم وەسعە زۆر خراپ خۆم ویسم کۆچکەم بۆ دەرەوەی وڵات بەڵام لە دەرەوەی وڵاتش عینەن چێشە هەیە لە یعنی لە دەرەوەی یەک چێشە هەیە گوتم بە لە هەولێر بمێنەمەوە باشترە چارەترمان نەبوو باشە تۆکو گەنجێک بوون بۆ هەوڵادی ئاسوەیەکی ڕوونتر بدۆزیتەوە بۆچی بەچی هەوڵ بدەم بەچی ینی بەچ زۆرە نەخوێند مەکتەبیان نەخیندنیانێش نا ئیشیان هیچ نما هیچ لە وڵاتی هیچ نمایە هیچ هیوایەکمان نمایە لە ژیان بەڵام هیوادارم ئینشاءڵڵا و ئەم وەزع باشتر دەبێ ئینشاءڵڵا ئەمە هیوامە خواستەوە ئینشاءڵڵا دێتە دی ئەم زوانە گەنجی خۆمان هیچ خاڵێکی لە ژیانی خۆی دانەناوە یعنی تاوەکو پێی بگاتن بۆیە وا بە باشتری دەزانێت و لەگەر ئەو وەحزەی ئێستاش وا بە باشتری دەزانێتەوە بچێتە هەندەران بەسەوە هیچ ڕێگایەکی حل نییەکەوە بۆ ئەوەی بگاتە خەونەکان لەگە حەز و ئارزۆکانی ڕێگا ئاسانەکەیەکەوە بڕۆی دەرەوە وڵا بەس ئەمر ڕێگایە سەختەکەی هەڵدەبژێرم ئەوەیەکەوە لە وڵاتەکەی خۆم بینێمەوە چۆن لە وەعزە باشەکەی تێیدا بووم لە وەعزە خراپەکە شەرمەمنون و پێ و تێدا دەژیم پێش ساڵی 90 و پێش ڕاپەڕینەکە لەگەڵ دوای ڕاپەڕینەکەی تامی چای گۆڕاوە تەوا مەدنای گۆڕاوە بۆ گۆڕانەکە لە چیە؟ وڵاهی بە ژێری کە ئەو سەردەمە پێشکەوتوو بووە تەوان گۆڕا کات خۆیان زەمەهانە بۆ شوێی بێنە سزادەی چایدانێن باش تەوەرەکەی ئێمە لەسەر ئەوەیە 25 ساڵ تێپەڕی بەسەر ڕاپەڕینەکەی ساڵی 1991 کورد لەگەڵ ئەو پێشمەرگانەی کە لە شاخۆ هاتنە ناو شارەکان و ڕاپەڕینیان کرد کۆمەڵێک ئامانج و ئاواتیانە بوو ئەرێ و ئامانج و ئاواتانە تا چەند هاتوونەتە دی دوای 25 ساڵ تاوان کاتی خۆی کە پێشمەرگا شەڕی دەکرد بۆ پارە شەڕی نەدەکرد بۆ کوش شەڕی دەکرد بۆ سەر بۆ خۆی کورد بەڵام ئێستا جیاوازە ئێستا هەمووی پارەیە سیاست مەدارەکان هەمووی بۆ پارەشە دە کاتی خۆت پێشمەرگە بیریۆنی دەکردەوە کە ماڵ و منداڵی هەیە ماڵ و منداڵی نییە دەچوی لەو شاخانە بە چەماک دەماوە جاری و کە بە چەماگێک منداڵەکانی خۆنێتی بەڵام ئێستا وانە ئێستا شوای لێ ناتوە نییە پێشمەرگە چەند مانگە موچیان وەرنەگرتەوە هەل لە بەرەکانی جەنگان زین چۆنەوەی ئەمە دەستخۆشیانی دەکەین بەڵام بەو شێوەی نییە کاتی ئێستا فەرمو چەند ماگە موسە نەدراوە ئەو خەڵکە چی لێ بەسەراتوە ئەو خەڵکە بە بژێ ژیانی خۆی دەسێ بەرەکانی شەڕ دەبا مەسەرم بەعاش ئەوەی یەک لە ئاوات و ئامانجەکانی خەڵک نەبوو کە بۆی ڕاپەڕین بۆی بتوانن بە بژێوی ژیانی خۆیان پێیاکەن ئەخەر ئێمە ئەوەمان نەدیت ڕاستە ڕاپەڕین لە ڕانی ڕادەست پێکرد ڕاپەڕین بەڵام کەسی ئەمان نەدی ئێستامە فەرمو لە سەعاڵێکدا ئێمە بۆ بژێ ژیانی خۆمەوەمان دەکرد کە دەوڵەتی کوردی سەر بۆ خۆی ڕابگەی بەڵام کەسی وا دەنەچوو هەم فەرمو ئاڵی کوردبینی کە چەماگە موسە نهاتوو کە مە لەناو پارەداینە 25 ساڵ تێپەڕی بەسەر 91 بەسەر ئەو ڕاپەڕینەیە ئەوسا کە خەڵک ڕاپەڕی کۆمەڵێک ئامانج و ئاواتی هەبوو باشە بە هێزەکانی پێشمەرگەشەوە تا چەند لە دوای ئەو 25 ساڵە و ئێستا 2016 و ئاوات و ئامانجانە هاتوونەتە دی هیچ نەهات دەدی هیچ نەهات دەدی و بڕواژ ناکەم هیچ بێتە دی وەچی بڕوا ناکەی وەکەو واقعی ئێمە ئێستا کە دەیبینی ئەوە نزیکەی 6 مانگە لە بێمەعاشی دەژین و بێپارەیی و یعنی خەڵکەکی زۆر بەڕاستی وەکو دەبین ینی ڕسوا بووە وەکۆ برایژەری ئەوڕۆ گەڕینەوە ساڵی 91 هیچ فەرقی نییە لەگە 91 بەڕاستی هیوادارین حکومەت ئاورەک لەو میلەتێ بداتەوە ئەگەر نا بەڕاستی میلەت برسی بیتن زۆر خەتەرە میلەت برسی بی زۆر خەتەرە
والله ئەوە 25 ساڵ تێدەپەری لە باتی ئەمە بەرەو دیموکراسی بچین و بەرەو پێشتونانە بچین هیچ پێشتونێکی ئەوهامان نەدیتێ بخۆ یعنی لۆ پاشەوە کشانەوە نەک لۆ پێش باش سەبارەت بۆ پرسیاری خۆمان بۆ تۆری خۆمان کە لە دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاپەڕینا تا چەند و ئامانجاواتانە هاتونەتە دی والله هیچ ئامانجوام نەدیتە بێتە دی یعنی هیچ شتێکی بەرەو پێشچوونم نەدیتەوە تا خەڵک وا کۆز دەکا خەڵک وا دەڕۆ یعنی ئێستا خەڵک دەبینی دەریوەچی زمانی نۆت یەکانمان لاتەوە گەڕاینەوە پاش هیچ پێشکەوتنێکمان نەدیتە باشە هۆکاری چییە بووە لە هۆکاری ئەوەیە هۆکاری ئەوەیە ناق قانون نییە یعنی برێمچە قانون نییە لە وڵاتە هیچ نییە مافی خەڵک خورایە و یعنی کورد هیچ پێشتونێکی های بەخۆوە نەدیتە وەکو تاکێکی ئەم کۆمەڵگەیامێ جوابم بێتەوە باشە ئێستا ئەمە لای قەڵای هەولێر بووین باشە تەنها ئەم تەوەرە بوو پرسارمان لە هاوڵاتیانە کرد بەڵام لەلایەن پۆلیسەوە ڕێگری لێ ئێمە کرا پەلاماری وێنەگرەکەم و کامێرەکەش درا و نەیانێشت ئێمە وێنەگری بە شێوەیەکی گشتی باشە نەک تەنها کەناڵی NRP بە شێوەیەکی گشتی یعنی دوای 25 ساڵ ڕاپەڕین بۆچی تا ئێستا بە تەواوەتی ئازادی ڕۆژنامەگەری بوونی نییە؟ وڵا من تەبەن من هیچ دیسەڵاتێکم نییە لەلای خۆمەوە بەڵام بەڕاستی بەداخەوە نەک NRT هەموو کەناڵەکان یعنی بەڕاستی عیبە ئینسان ئێوە ڕۆژنامەنووسیش ئازادە یعنی قسەی خەڵک دەگەێنێ بە حکومەت یعنی تو ناکرێت پەلاماری کامێرەی بیان کە پەلاماری پەیامێرەکەی بدێ ئەوە چیە لەسەر ئەوە چیە تامان کە تو ئەو پرۆژە تەقدیم دەکەی کە لەگە خەڵک بۆی خەڵک تێگواتی لەم عادەتی خەڵک تێگوا حکومەت بەڵام ئێمە نازانێت ناو حکومەتی ما ڕۆژنامەنووس جوانی ئێستا لە ئەوروپای لە ئەوروپا ڕۆژنامەنووس ئازادە لە ساڵی 1991 هێزەکانی پێشمەرگە بە ڕێگەی ڕادیۆ ئێزگەوە بە هاوڵاتیانی شار و شارۆچکەکانی کوردستانی باشووریان ڕاگەیان لە فڵانە ڕۆژ زەماوەندکەن بەشێک لە وڵاتیان ئەڵێن زەماوەندەکەمان وەک وشەی نهێنی بەکارهێنا و ڕاپەڕین بەڵام هێشتا زەماوەندەکەمان بە فەعلی واتە دڵخۆشی خۆمان دەرنەبڕی چونکە 25 ساڵ تێپەڕی هێشتا هەموو ئامانجەکانمان نەهاتووە بەدی بەشێکی ترژ ئەڵێت 25 ساڵ تێپەڕی و هەموو ئامانجەکانمان هات بەدی لە نێوان ئەم دوو بەشەدا بەشێکی تریان ئەڵێن هیچ ئومێدێکشمان نەماوە بۆی کە ئەو ئامانجانە بێت بەدی چونکە ئەو 25 ساڵ تێپەڕی هێشتا نەبووینە بە دەوڵەت نەک هەر دەوڵەت بەڵکو و موچەشمان لە کاتی خۆی نادرێت ژەوی ژیانشمان قورس بۆ ئەوە تا هەر وەکو 91 و 98 و 99 هەر هاوڵاتیە و کۆچەکات ئەمە ڕای هاوڵاتیانی هەولێر بوو لەسەر 25 ساڵ تێپەڕبوون بەسەر ڕاپەڕیندا تا بەرنمەیەکی تر لە هەولێری پای تەختەوە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ